بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. أما بعد، سلماناني بريز سنجين ئامۆژگاری خۆم و ئێوەی بەڕێز و سەنگین دەکەم بەوەی کەوا مردن لێمان نێزیکە، کەس نازانی کەی دەمری. هەر شتێک ئەگەر بەکەلکت نەهات لۆ کاتی سەرەمەرگ و مردن ئەو شتت نەوێ و پشتی تێبکە و زۆر بایخی پێمەدە، لەبەروەی مردنێک قەردارین و ئەڵڵا تەعالە لەسەر هەمومانی نووسیە و هەر بەسەرمان دێ. لۆ ئەو مردنەی دەبی خۆمان ئامادە بکەین. بەڕاستی لە دنیایەدا ئەو کەس براوەیە و عاقڵە و ژیرە، ئەو مردنەی بینتە بەرچاوی بە تەواوەتی و لە مێشک و دڵی خۆی دای بنێ کە ڕۆژێک دادێ مەلەکول مەوت دادەبەزی بە ئەمر و فەرمانی ئەڵڵا تەعالای. کاتی دیاریکراوی خۆت دێتن و گیانت دەکێشی بەبێ ئەوەی کەوا هیچ ڕاوبۆچوون و هەڵبژاردنێک لە دەست خۆت دابی. ئەو کاتەی بالەوان نەبی پەشێمان ببیەوە و بڵێ قال رب ارجعوني لعلي أعمل صالحا فيما تركت. لەوان نەبی کە برێ یا ئەڵڵا بمگەڕێنەوە ئەی خوای پەروەردیگارم، بەڵکو کار و کردەوەی چاک بکەم و ئێستا زانیم ئەوە لە دەستم چوو. ئەگەر ئەوەی کار و کردەوەی چاکم نەکردبی یان ژیانم بە فیڕۆدابی. وامەکەن وەخت و کاتە زێڕینەکانتان کە دەتوانن ئەڵڵا تەعالای بە تەواوەتی تێدا بپەرستن و عیلم و زانستیتان تێدا زیادکەن و عەمەل و کردەوەی چاک تێدا ئەنجام بدەن. ئەڵڵا تەعالە بەڵکو لێتان ڕازی بی و ببتە تێشووی ئەوەی بەکەلکتان بێ لە سەرە مەرگتاندا. ئەو کاتەی لەگەر چ بژی لە ژیانی دنیادا، وەکو ئیبن القەیم و باقی زانایانی تری ئەڵڵا ناس و فەرمویانە و گوتیانە. کورتەی قسانیان ئەوەیە کەوا دەفەرمون لەگەر چ بژی و خولیای چ بی و لەگەر چ ڕاهاتبی بە دڵنیاییەوە لەسەرە مەرجێ ئەوانت دێتەوە بیری و ئەوان دێتە سەر زمانت. جاواب کە زۆرینەی ژیانت لەگەر تەوحید و ئەڵڵا بەیەکگرتن بی، لەگەر ذکر و یادی ئەڵڵا تەعالای بی، لەگەر خوێندنی قورئان بی، لەگەر قسە چاک و ڕێک و پێکەکان و شیاوەکان بی. ئەو کاتی وەبی ئەوانت بێتەوە سەر زمان و بەوانەوە گیانت دەربچێ لە دنیادا. لەبەروەی لەسەر چ بمری وەکو پێغەمبەر فەرمیەتی عەلەیهی سەڵات وەسەلام و لەسەر ویش زیندوو دەکرێەوە. با بۆ ئەو ڕۆژەی خۆمان ئامادە بکەین کەوا ڕۆژی قیامەتی بچووکی هەر یەکەمانە و سەرەمەرگ و مردنە. ئەو کاتەی بەڕاستی خۆمان خەریک ناکەین ئەگەر ئاوا بیری لێ بکەینەوە بە عەیب و عاری خەڵکی. ئەو کات چاومان دەکەوێتە سەر عەیب و عارەکانی خۆمان، یەک بە یەک بیبڕین و چاکی بکەین و قاندرمە بە قاندرمە هەنگاو بنین تا بچینە لووتکەی لە کۆتاییەکەی، بەڵکو گیانمان بچێشرێ لەسەر خێر و چاکەی. ئەوەم هەبوو بۆ ئێوەی بەڕێز و بۆ خۆم حەزم کرد بەبیر خۆمان بینینەوە مردن بەڕاستی مامۆستا و پند و ئامۆژگاریەکی چاکە، ئەوەی تەواو بیری لێ بکاتەوە و بە تەواوەتی لێی حاڵی بی و تێبگا و ئامادەبی خۆی بۆ ئامادە بکە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.